او دەسەڵاتێک ئێمە لە کوردستاندا خۆرەکی سەرۆک سامانی کردووە، نانی بڕیوە، ئازادی نەهێشتووە، کەرامەتی نەهێشتووە، باشە دەوڵەتی نەهێشتووە، وای ئێستا کوردستان لە ژێر هەڕەشەدایە گەڕانەوەی عوسمانەکان بۆ کوردستان و بەرنامەیەشان بەدەستەوەیانەیە هەرێکی کوردستان سەلێنە بسەرنەوە بخەنەوە سەر عەنا یان بخەنە سەر تورکیا. بۆیە هەمووان دەوێ وشان بێ ئەم دەسەڵاتە تف و رەحلەت بکەین. هاوڕێ وازیدان من پێناگەم ئێستا لە کوردستاندا بانگشە هەڵبژاردنە دەکاتە بەبزانی ئەم وڵاتە بۆی ئەوانەی ئەکادیمین دانیشتین ئەوانەی دەتوانن ئەکادن لەم هەڵبژاردنانە بەجارن تا پەیامی گەلێکی شێ دەتەونەتەوەیەکی تەوتاوان بۆ بۆچۆنی خۆی. کاتان لێکم بيان بين السجادة من تأكيد أو